ساڵێکی دیکە بەسەر داگیرکردنی کوێیت لەلایەن ڕژێمی پێشووی عێراقەوە تێدەپەڕێت. ڕۆژی 2 ئابی ساڵی 1990 ڕژێمی بەعسی عێراق بە هێزێکی گەورەی سەربازیەوە هێرشی کردە سەر وڵاتی کوێیت و لە ماوەی 2 ڕۆژدا داگیری کرد. کاردانەوەی نێودەوڵەتی دژ بەو ڕەفتاری ڕژێمی باس خۆی لە دەرکردنی بڕیاری 660دا بینیەوە کە داوای لە سوپای عێراقی کرد لە زووترین کاتدا هێزەکانی لە کوێیت بکشێنێتەوە. ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان هاوکات لەگەڵ ئەو داوایە. ژمارەیەک بڕیاری دیکەی لەژێر بەندی حەوتدا بۆ عێراق دەرکرد و هەڕەشەی بەکارهێنانی هێزیشی بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی دەرکرد. لە ماوەی ئەو 7 مانگەشدا کە سوپای عێراق لە کوێتدا مایەوە، ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان بڕیاری ژمارە 687 ساڵی 1991 دەرکرد. لەو کاتەوە تا ساڵی 2001 وڵاتی کوێیت سیاست و هەڵوێستەکانی بەرامبەر عێراق لەژێر کاریگەری ئەو ڕووداوانەی ساڵی 1990 بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان دادەڕشت. مێژووی ناکۆکی نێوان عێراق و کوێیت لە ساڵی 1990ەوە سەری هەڵنەداوە. ساڵی 1961 بە سەرەتای قەیران و ناکۆکیەکانی نێوان کوێیت و عێراق دادەنرێت، بە تایبەت دوای ئەوەی لەو ساڵەدا کوێیت سەربەخۆی لە بەریتانیا وەرگرت. حکومەتی ئەو کاتەی عێراق لەژێر سەرکردایەتی عەبدولکەریم قاسمدا داوای لکاندنی کوێیتی بە عێراقەوە دەرکرد. چەند ڕۆژێک دوای ڕاگەیاندنی سەربەخۆیی لەلایەن کوێیتەوە، عەبدولکەریم قاسم سەرۆک وەزیرانی عێراق داوای لکاندنی کوێیتی بە وڵاتەکەیەوە کرد. هەر ئەو کات سوپای عێراق بە هێزێکی زۆرەوە لەسەر سنووری کوێیت بڵاوی پێکرا. کوێیت کە ژمارەی سەربازەکانی لە 3000 تێنەدەپەڕی بەرامبەر بە 6,000 سەربازی ئەو کاتی عێراق خرایە حاڵەتی ئامادەباشیەوە. لە دوای زیادبوونی مەترسیەکان میری کوێیت لە 30 حوزەیرانی 1961 داوای لە بەریتانیا و لە 19 هەمان مانگیشدا داوای هاوکاری لە سعودیە و دواتریش لە کۆمکاری عەرەبی کرد. سعودیە و بەریتانیا بەدەم داواکاریەکەی کوێیتەوە هاتن و سعودیە 1281 سەرباز و بەریتانیاش 5000 سەربازی ڕەوانەی ناوچەکە کرد. هەر یەک لە وڵاتانی سۆدان و ئوردن و کۆماری عەرەبی یەکگرتووی ئەو کاتەش هێزیان ڕەوانەی کوێیت کرد. قەیرانی ساڵی 1961 نێوان کوێیت و عێراق بە کوژانی عەبدولکەریم قاسم سەرۆک وەزیرانی عێراق کۆتایی هاتوو. کانونی دووەمی 1963 تەنها 15 بۆ 20 سەرباز لەسەر سنووری عێراق کوێیت مانەوە. بە درێژایی مێژووی دروستبوونی کیانە سیاسیەکانی عێراق بەرپرسانی عێراق بانگەشەی ئەوەیان کردووە کە کوێیت بەشێکی دانەبراوە لە وڵاتەکەیان. بۆ ئەمەش تا ڕادەیەک بەڵگەی مێژوویشیان لە بەردەستا بوو تا دوجار سەدام لە دوای داگیرکردنی لە ساڵی 1991 ناوی پارێزگای ژمارە 19 لە کوێیتنا. لە حەڤەی کانونی یەکەمی 1991 هێزەکانی هاوپەیمانان بە سەرۆکایەتی ئەمریکا و بە بەشداری 34 وڵات پرۆسەی سەربازی گەردەلوولی بیابان یاخود جەنگی دووەمی کەندا و یاخود شەڕی ڕزگارکردنی کوێیتی لەژێر دەستی عێراق دەست پێ کرد و ئەو شەڕە تا 28 شوباتی هەمان ساڵی خایاند، واتە دوای 42 ڕۆژ لە شەڕ سوپای عێراق لە کوێیت وەدەرنرا. لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە لە 9 نیسانی ساڵی 2003ەوە کوێیت پەیوەندیەکانی لەگەڵ عێراق ئاسایی کردە و لەو میانەشدا ملیۆنەها دۆلاری وەک هاوکاری بۆ ئاوارەکان پێشکەش بە عێراق کردووە.